زاگرۆزانە گەڕانەوەیە بۆ ئەوەی کە ئێمە چیتر دارستانەکانمان خۆش بێت. بەدڵنیاییەوە کە بەرهەمێکی زۆر باشی ئەبێ بۆ بژانەوەی ژینگەی باشووری کوردستان. سوپای تورکیا لە ساڵی 2007ەوە تاوەکو ئێستا 1,800,000 دۆنم زەوی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستاندا سوستاندووە. ئێمە خۆمان وەک شاخەوانە پێویستمان بەوەیە کە قەرزاری ئەم شاخ و کێوەین کە ئەبێ خزمەتیکەین. هەمووی لە بناری زاکرۆسەوە جارێکی دیکە سەرمە هەڵداوەتەوە. سپاس بەخوا لە زۆربەی شار و شارۆچکەکان کۆمەڵی خەڵکی خۆڕستێک کە خۆبەخشانە هەڵساون بە زاگرۆسانە. لە ڕۆژەڵاتی کوردستان بووەتە کەلتور و چان. ئەگەر لەو جۆرەدارە تۆ بەڕووکۆکیتەوانێ هەموو ئیشەکەت یعنی بەڕووی نەخۆشت کۆکردێتەوە. گروپی زاگرۆزانە گروپێکی جوانی ژینگەی نیشتیمانی مرۆییە. هەموو تاکێک متەئسیرە بۆ گۆڕانی ئاو هەوا و بە پیسبوونی ژینگە. زاگرۆسانە مانایەکی گەورەیە. زاگرۆسانە گەڕانەوەیە بۆ ڕابردووی ئێمە کە چیاکانی زاگرۆس مێژووی مرۆڤایەتی بوون. مرۆڤایەتی لە چیاکانی زاگرۆسەوە دەستی پێ کردووە. زاگرۆسانە گەڕانەوەیە بۆ ئەوەی کە ئێمە چیتر دارستانەکانمان خۆش بێ، ئاژەڵەکانمان خۆش بێ. دەست بکەینەوە بە نوێکردنەوەی دارستانەکانمان، دەست بکەینە بە ژیانەوەی درەختەکانمان. خەڵبەت خۆشبەختانە ئەمڕۆ لە پێنجێن و سەرجەم سنوورەکانی تر وەکو قەرەداخ و دەربەندیخان و شوێنەکانی تر کە هەڵمەتێکی بەرشاوانی نیشتیمانیانە و دڵسۆزانە کراوە سەبارەت بە هەڵمەتی زاگرۆسانە بۆ ناشتنی بەڕوو کە ئەمە ئەرکێکی بەڕاستی ئەرکی نیشتیمانیە و ئەرکێکی ئەوپەڕی ئینسانیە و بەدڵنیاییەوە کە بەرهەمێکی زۆر باشی ئەبێ بۆ بژانەوەی ژینگەی باشووری کوردستان ئینشاءڵڵا. لە ڕاستیدا هەڵمەتی زاگرۆزانە هەڵمەتێکی یەکجار گرنگە، بەرخۆدانێکی مەدەنی هەموو ژینگە پارێزانی هەرێمی کوردستان و گونشینانە لەسەر سنوورەکان بە درێژایی زنجیرەچیای زاگرۆز. لە کاتێکدا دەوڵەتی تورکیا ڕۆژانە دارەکان دەبڕێت بە هەزاران دار لە هەرێمی کوردستان دەبات بۆ ناو خاکی تورکیا و لەوێ قەنەفە و کورسی لێ دروست دەکات و دەینێرێتەوە بۆ بازارەکانی هەرێمی کوردستان. لە هەمان کاتدا ژینگە پارێزان لە هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەو ئۆپەراسیۆن و ئەو وێرانکاریە ژینگەیە ئەو هەڵمەتە گەورەیان ڕاگەاندووە و پێویستە ژینگە پارێزان گونشینان هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان تێیدا بەشداری بکە. سوپای تورکیا لە ساڵی 2007ەوە تاوەکو ئێستا 1,800,000 دۆنم زەوی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستاندا سوستاندووە. ئەگەر بەرگریەکی مەدەنی بەرامبەر بەو هەڵمەت و ئۆپەراسیۆنە سەربازیانەی سوپای تورکیا بەرامبەر بۆ وێرانکاریە ژینگەیە نەبێ، بێگومان دارستانەکان لە هەرێمی کوردستان کۆتاییان پێدێ، ژینگەی هەرێمی کوردستان بە تەواوەتی لە ناو دەچێت. بۆیە ئەو هەڵمەتە تەنها هەڵمەتێکی کوردانە نییە، هەڵمەتێکی کوردەواری نییە، بەڵکو هەڵمەتێکی ئینسانیانەی جیهانیە لە پێناو ژینگەی هەموو جیهاندا، نەک بە تەنها ژینگەی هەرێمی کوردستان.
دووەم جارمە بەشداریەکەم سەرەتا کە لە قەراخەوە ناوچەکانی قۆپی قەراخەوە ئەوە یەکەم ڕۆژم بوو و ئەم ڕۆژکە لە پێنجێنین هەڵمەتێکی جوانە ئینسانیە ئێمە خۆمان وەک شاخەوانە پێویستمان بەوەیە کە قەرزاری ئەم شاخ و کێوەین کە ئەبێ خزمەتیکەین و بۆ گیانەوەران بۆ خۆمان سوودێکی باشی هەیە و ئینشاڵڵا ئەوەی ڕواندومانە بەرێکی باشی ئەبێت و ئیسفادەیە بێ بۆ هەم شاخۆکێ و هەم خۆشمان کە شاخەوانین و بۆ هەموو سروشت. بێگومان ئەبێ بڵێن هین زاکرۆسانە و مانایە لای ئێمە بەرجەستەکە ئێمە کورد هەمووی لە بناری زاکرۆسەوە جارێکی دیکە سەرمە هەڵداوەتەوە ڕەنگە بنەچەمان لە زاکرۆسانە بێ لە سازدا لە شوێن بەڵام ئەوەی کە پەرەیساند ئەوەی کە جاری کە سەری هەڵدایەوە لە بناری چیای زاکرۆس سەری هەڵدایەوە. زاکرۆس ڕێکێک لە سەرەتایی ترین ئەو ناوچانەیە کە ژیانی بێ مرۆڤی تیا بەرجەستە بووە بۆیە بۆ ژیانەوەی جارێکی دیکەی دارستانەکانمان ژینگەکەمان کاڵێن ژینگە هەموو دەگرێتەوە ئێمە هاتوین لەمڕۆدا لە چوارچێوەی پرۆگرامی زاکرۆسانەدا ئەوەندەی پێمان دەکرێت لە چوارچێوەی ڕواندنی بەڕوو کە زاکرۆس هەر بە بەڕوو بەناوبانگە ئەسەن هەندێک زیاد دەڵێن کورد و بەڕوو لێکجا ناکرێتەوە بۆیە هەم دارێکە لە چوارچێوەی ئەو سیستمە ئیکۆلۆژی کە هەیەی چونگە کوێستانیە هەردە بەڕوو زۆر خۆڕاگرە لە بەرابەر ڕەشەبادا تۆفاندا بۆیە زیاتری چیاکانی زاکرۆز بە چاندنی بەڕوو یا بەداری بەڕوو بەناوبانگە بۆ ئەمڕۆ لە چوارچێوە داهاتوین کە ئەم ئەرکە پیرۆزە جێبەجێ بکەین و دەستێکمان هەبێت لە ژیاندنەوەی جارێکی دیکەی تێک چوونی ژینگەکەمان لە کوردستان. ئامانجی زاگرۆسانە بە کولتورکردنی هەرەوەزی نیشتیمانیە لە باشووری کوردستان و لە سەرجەم پارچەکانی کوردستان ئێمە لەم هەڵمەتەیە بە خۆشحاڵیەوە نەکەر ئەم سێ هەڵمەتەی کە ئێمە کردومانە سپاس بەخوا لە زۆربەی شار و شارۆچکەکان کۆمەڵی خەڵکی خۆڕستێک کە خۆبەخشانە هەڵساون بە زاگرۆسانە لە شێوەی تیم و گروپی جیاجیا دەستخۆشیان لە یەکەین. لە هەر چوار پارچەی کوردستان ئەگەر بیگری ئەم هەڵمەتی ئیکۆلۆژیایان ژینگە پارێزیە لە ڕۆژەڵاتی کوردستان بووەتە کەلتور و چاند واتە ئەوان بەقوڵی لە ناو پرۆسەکان لە ئەندامەکانی کۆمەلگا لە ئاستی خوارەوە بۆ ئاستی سەرەوە هەموو تاکان بەشدارە بن بەڵام بەداخەوە لای خۆمان ئەو نەگەشتۆتە ئاستی ڕۆژەڵات و لە ڕۆژئاوا لە زانکۆکانی بەتایبەتی ژینگە پارێزی ئەخوێندێت یان زانستی ئیکۆلۆژیا بە قوڵی ئەخوێندێت و لێرێش سەرپێ کەوتووە هەموو چین و توێژەکان تا ئەندازێکی باش بەدەم بانگەوازەکەی هەڵمەتی زاگرۆسانە دێن کە لە کوردستانە خەریکی چاندنی بەڕوو بەشەکانی تری دارەکانی ترن بڵێ درەختەکانی ترین لە قەزوان و لە ئەوانی تر. لەسەر چۆنیەتی کۆکردنەوەی بەڕوو کۆمەڵێ بنەمای زۆر گرنگ هەیە ئەگەر پەیڕەو نەکرێ لە سەدا 90 کارەکەمان فەشەل پێهێنێ ئەویش
ئەو بەڕۆی کە کۆیەکەینەوانێ لە درەختێ کۆیکەینەوانێ کە ساغ بێ هیچ نەخۆشیێکی نەبێت کۆمەڵی نەخۆشیمان هەیە ئێمە لە زاگرۆسان نەخۆشی سیستەمیدارە ئەگەر لەو جۆرەدارە تۆ بەڕووکۆکیتەوانێ هەموو ئیشەکەت یعنی بەڕووی نەخۆشت کۆکردێتەوە کەواتە پێویست یەکەم دارەکەمان نەخۆش نەبێ دووهەم یعنی نین لە یەک چڵدار لە یەک درەخت بەڕووی تەواوی زاگرۆسانە کۆکەینەوە ئەبێ زۆرترین درەخت ئیسفادە لێ بکەین بۆ ئەوەی تەنەوەعی جەنەتیکی لە هەموو دارەکان کۆکەینەوانێ خاڵێکی ترکە لە هەمووی گرنگترە ئەوەیە ئێمە لە دارێک بەڕوو کۆکەینەوانێ کە ئەو دارە ئەو ساڵی بنەتۆدانی بێت کە بە شێوەیەکی زانستی بەڕوو لە 5 ساڵ جارێکە ئەو بنەتووەمان پێدا. قوربان ئەم هەڵمەتەی کە ئەمڕۆ کرا جیاواز لە هەڵمەتەکانی تر الحەمدولیلا لە هەموو کوردستان بە گشتی و پێنجۆم بە تایبەتی هەڵمەتەکان هەمیشە فرە ڕەهەند و فرەچەشن بوون جگەل لەوەی کە ینی کۆمەڵێک کەسی زۆر تایبەت کۆمەڵێک لایانی زۆر تایبەت کۆمەڵی سیاسی زۆر تایبەت کۆمەڵێ ڕێکخراوی زۆر تایبەتیشیان کردووە بەڵام لێرەیە ئەوەی کە زۆر گرنگ بوو لە ناو چوارچێوەی زاگرۆزانەیە ئیشکرا هیچ ڕنگ و بۆن و دەنگ و سنگێکی جیاوازی تێدا نەبوو هەموو یەک گروپ هەموو یەک تیم بوو بەڵێ ئیدارەدانی ئیشەکە زۆر جوان بوو شتێکی زۆر ڕێکخرا و شتێکی زۆر ڕێک بوو ئێمە خۆشحاڵین کە ئەم گروپانە تەشریف هێنە پێنجوێن و ئێمەش لەنا ئەو گروپانیا جێمان بۆ تۆ شانازی یەکەین گروپی زاگرۆزانە گروپێکی جوانی ژینگەی نیشتیمانی مرۆییە ومێدمان وایە کە زیاتر پەرە پێ بدرێ ومێدمان وایە کە خەڵک زیاتر ڕووی تێ بکات کە ئەندامەکانی زیابن الحەمدولیلا کە هەموو ئەندامەکانی خۆبەخشن کۆمەڵێکی کەسی زۆر دڵسۆز لە هەموو ڕێکخراوەکان لە هەموو شارە جیاوازەکان ئەمڕۆ تەشریفیان هێناوەتە ئێرە بۆ ئێمە مای دڵگەرمی بوو بۆ ئێمە دڵخۆشی بوو بۆ کە سوکاری شەهیدەکان ئەو پەڕی سەبووری بوو یعنی ئەوەندە دڵخۆش بوون نەیان نەزانین چی بکەن ئێمە زۆر خۆشحاڵین کە تەشریفتان هێناوە ئێمە خۆشحاڵین کە زاگرۆزانە ئەم هەڵمەتی هێناوەتە پێنجوێن لەو چوارچێوەیە هەر بۆ معلوماتی جەنابتان ئەوەندەی ئێمە کە دڵگەرین بە چارنەکە ئێمە لەوانەیە وعدیوەتان بدەینێ کە ئینشاءالله خزمەت یەکەین کە ئێمە بەردەوامە بین وەکو ئەندامێکی و گروپە ئینشاءالله 2-3 ساڵێک تر لەوانەیە بەرهەمەکەتان ببینم جارە ڕسمیگرین بۆتان هێنێرینەوە بێخەم لەوەی کە ئێمە ئینشاءالله خەمی خۆین ئێمە هەوڵە دەین زاگرۆزانە زیاتر فراوانکەین لەناو پێنجیان نەهێڵینەوە پاشان بچینە ناو لادیەکان بچینە کوێستانەکان چونکە بەڕاستی کوێستانەکانیشمان زۆر بکات بە حکمی ئاگرکەوتنەوە ئەوانی زەرەریان کردووە بۆ شێوازی ئێمە توانین لە خزمەتانە. ئەمڕۆ هاتوین بۆ سنووری دەبرە جوانەکەی پێنجوێن هاتوین لێرە ئەمانەیە بە تەنیشت درەختە جوانەکانی پێنجوێن بە تەنیشت درەختە بەڕۆکانەوە هاوشانی ئەو درەختانە تۆوی بەڕوومان پێ و ئەیچێنین و ئەمانەیە دارستانەکانی پێنجوێن ئاوادانکردن. ئەوەی کەجێی دڵخۆشیە بێت جیاوازی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا هەموو شاخەوانان و ژینگە پارێزان و هەموو چین و توێژەکان بەگشتی بەشداریان کەوێت لەم هەڵمەتی زاگرۆزانە کە جێی دڵخۆشی و ئومێدیشەکەین لە ئایندا بەرەو زیاتر بەرەو پێشەوە. ژنان زۆر باشە خۆزگە ڕێژەیەکی زیاتر بەشداریان کردا چونکەم ژنان پەروەردەی مناڵەکەن ئەڵێ ژن بە دەستێکی بێشکا بە دەستێکی دنیا ڕاژەنێ لەبەرەوەی کە
پەروەردەکاری مناڵ و پەروەردەیەکە باش بوو، یعنی زۆر باشە بوو بەشداری کردایە، بەشداری زۆرینە بەشداریان کردایە و مناڵیش لە تەمەنێکی مناڵیەوە ئەمەی فێر بکەی لە گەورەبوونە زۆر دڵسۆزترە بێت. زۆر سپاسی گروپی ڕێکخراوی زاکرۆسانەکەین. ئێمە ئەگەر بزانی داربڕینەوە و دارسووتاندن سوودمان بێگێنێ ئەماوە بیسووتێنن بیبڕنەوە، بەڵام کە سوودمان پێ نابەخشە پێویستە ئێمە زیاتر لە نەمام و بەڕوو هەموو شتەکان هەموو تووەکان بجێژین بنێژین لەبەر ئەوەی ئێمە ئەتوانین ژینگەکەمان بەدار و گوڵەکان جوانتر بکەین. ئێمە چوونە سەر گۆڕی شەهیدالان و شەهید بێسوون گیانیان شاد بێ دەمیشە. ئێمە شەهیدالان و شەهید بێسوون کە ژینگەکەیان سووتاندووە ئەوان وەفاتیان کرد، لەبەرەوە ئێمە نابێ بیسووتین، لەبەرەوە ئێمە لەگەڵ گروپی زاگرۆزانە و چەند گروپێکی تردا چوینە سەر گۆڕی شەهیدەکان. دوایەوە چوون بۆ چاندرین بەڕوو کە بەڕوەکانمان چاند و ئیتر ئاوە. ئێستازیان ئێمە هەر لە بنارەوە کاتینە سەر لە بنارەوە کاتی سەوردەوەدا هەر شوێنێک تا ئەندازێک کە نسرم بە لە گەڵای لێ چونکە بە حکمیەوەی کە گەڵا هەر شوێنێک بوودەوەدا ئەرزە دەبێتەوە پێینی پتمۆس وە گرنگترین هۆکاریش بۆ ڕواندنی ڕۆکەکان بتایبەت بۆ بەڕوو ئەبێ وەکو ئەو شوێنە پێینی پتمۆسی دەبێت کە جاکە بە گەڵای وەریەوە خۆی بێتە پێینی پتمۆس. ئاوا لەگەڵ کاکسیان مندا هەوراز ڕۆشتین و هاوڕایان دیکە ئەلبەتارم دوانەمانە ئاوا تا سەرسەوە ڕۆشتین لە هەر شوێنەکە پێویست بوو چاڵمان بۆڵ کەندووە 2 تا 3 لە شوێن پێویست بوو بێگە خورا بوو بێت 4 دانشمان چقاندوو وردەوەدا هەتا هەمومان تەواو کرد و نزیکەی 5 کیلۆ و ئاماژ پێدا 500 دانە زیاتر بوو کەی وادارین لەو 500 دانە هیچ نەوێت 100 دانەی بڕێ. چۆن بەڕوو بچێنین بەڕوو چاندن عادەتەن چاڵێکی هەبێ 20 سانتیم تا 25 سانتیم قوڵ بێ باشە و چاڵەکە کە بەڕوەکەی تێەکەین بەقەدەر باڵای بەڕوەکە گڵی زیاتر پێویست نییە، بەقەدەر باڵای بەڕوەکە گڵی تێکەین و مەحاولەکەین چاڵەکەش بە تەواوی پڕ نەکەینەوانێ هەندێک چاڵەکە لە چاڵەکە بێڵینەوە بە تەواوی پڕی نەکەینەوە لەگەڵ ڕێکی زەویەکە ڕێکی نەکەینەوە بۆ ئەوی کەمێک ئاوشتی تیاگل بدرێتەوانێ و کەمێک ئەو شتێش دەوریشی دوور خینەوە بۆ ئەوەی کە ڕوا گیا لە ناوی نەبا و نەچێتە ژێر سێبەری گیا و ینی ڕوەکی دەوری خۆی. هەڵمەتانە زۆر گرنگە بەتابەتی مەسلەی ژینگە و دارستانەکانی کوردستان زۆر گرنگە ئاوادانکردنەوەیان بەتابەتی ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردووی ئەم منتیقەی خۆمان باشوور چەندین جەنگی گەورەی بەخۆ بینیەوە ئەم جەنگانش بوونەتەوەیەوەی کە زیانیان بە دارستانەکان گەاندووە لەبەرەوە بەرفەرانکردنی ئەم هەڵمەتانە بۆ کوردستان زۆر گرنگە دەستخۆشتان لێ. لە ڕاستیدا ڕێخستنی ژینگەیی لە هەرێمی کوردستاندا زۆر گرنگە لە بەرامبەرەوەی کە بەرامبەرەکانی تۆ ڕێخستن دەکەن بۆی ژینگەکەی تۆ وێران بکەن پێویستە تۆش ڕێخستن بکەی بۆی ژینگەی خۆت بنیاد بنێەوە نەگەوەی ژینگەی بەرامبەرەکە شتێک بدەیت. بۆیە من پێم وایە هەڵمەتی کە دەستی پێکردووە سەرەتایەکی یەکجار گرنگە و دەکرێت بەردەوامی هەبێت و ئەنجامی گەورەتر و باشتریشی لە بچێنرێت.
بۆ ئەوەی زاگرۆسانە بکەین بە کەلتور ئەبێ لەو بازنە تەسکەی زانستی ژینگە پارێزی دەربچین و بگەڕێنەوە بۆچی بۆ ئەسڵ و بنەڕەتی فەلسفەی ژینگە پارێزی یان فەلسفەی ئیکۆلۆژی کە پێویستە ئەمە بە پلەیە کاری حکوومەتە دواتر دامەزراوەکان بە تایبەتی وەزارەتی پەروەردە لە ناوەندەکانی خوێندنە بخوێندێت دواتر لەو بەکاڵاکردن و نامۆبوونە کە ژینگە لێرە تا ئەندازێکی زۆر ڕوبەڕووی بووەتەوە دەری بیهێنین لە چنگی ئەو سەرمایەدار و چینە مشەخۆرەی کە حکوومەتیان بەدەستەوەیە بیهێنینە ئاستێک کە خەڵک سوودی لێوەربگرێ و بابەتێکی تر کە ئەتوانی بیبەسینەوە پێوە کە لە دەسەڵاتی ئێمانیە کێشێکی گردردونیە ئەوانش هایبەر ئۆبیەکتەکانە ئەو بابەتانەیە کە لە سەروی دەسەڵاتی حکوومەت و دەسەڵاتەکانەوەی بە تایبەتی سەرمایهداری سیستەمی سەرمایهداری جیهانی پەنای ئەباتە بەر وەکو جەنگی ئەتۆمی و کێشەی ئاوە هەوا و گۆڕانکاری ئەمانە خەمی تاک بە تاک و کۆی گشتی هەموو ئەندامانی کۆمەلگای. هەر لە بندارەکە بینین پێم وایە ئەمە دەستپێکێکە بۆی کە پاراستنی ژینگە و ئەو بکا بە کەلتور بە تایبەتی کە بەڕوو ڕەسەنایەتی کوردی پێوەیە و یەکێکە لە دارە خۆڕاگرەکان کە بێگومانەوە من پێویست ناکات درێژی زیاتری پێبم کەسانی پسپۆر ئەتوانێت لەسەر ئەو مەسەلەیە قسە بکە لەبەرەوەی هەر هەمومان بە شێوەیەکی گشتی هەموو تاکێک متەئەسیرە بۆ گۆڕانی ئاو هەوا و بە پیسبوونی ژینگە و لە ناویشیانە بە تایبەتی نەوەکانی دوا ڕۆژمان مناڵەکان بۆ زۆر زۆر گرنگە بەشداری ئەوان ڕەنگە ئەو نەزانێت کە من ئێستا ئەمڕۆ کوڕەکەم هێناوە 5 ساڵە ڕەنگە ئەو نەزانێت ژینگە چییە یعنی چەندیش پێی بڵم بۆ نمونە لە مەسائلی پلاستیکە لە مەسائلی دار و درەخت ڕواندنە بەڵام المهم من مناڵەکەم فێرەکە ڕائهێنم دواتر خۆی تێگە کە ئایا ژینگە چییە و ژینگە چینیە و پێم وایە ژینیش لە پشتی هەر بابەتێکەوە بێ ئەوە نەتیجەیە بێت چونکە تۆ ئەگەر بەس پیاو لەم مەسەلەیە دەستی هەبێ کەواتە تۆ بەشێکی گرنگی کۆمەلگا و وەلا ناوە تۆ نیوەی کۆمەلگاکە و فەرامۆش کردووە ینی ئیش لەگەڵ نیوەیە ئەکەی کەواتە ئەو نیوەیەش دەرەقەتی هەموو کۆمەلگاکە نایەت. پێش هەموو شتێک ئەم هەڵمەتێکی سمبولیکە لەگەڵ وایە کردەیە سمبولیکە بۆ ئەوەی بە خەڵکی دیکە بڵێن ئێمە وەکو تاکیش دەتوانین دەستمان لە ژیانەوەی سروشتی کوردستاندا هەبێت نەک تەنها لە چوارچێوی هەڵمەتی زاکرۆسانیا و لە ساتە لە وەرزێک و لەمانگێکی دیاریکراودا ئەکرێت لە کۆی ساڵەکەدا لە هەر کاتێکدا پێویست بوو لە شوێنێکە نەگەر بەڕوو هەر یەک دارەکانی دیکە بتوانین بیڕوێنین چونکە ئەمە توانم بڵێم هەڵمەتێکی نیشتمانیە خۆشەویستیە بۆ نیشتمان خۆشەویستیە بەل لە نیشتمان بۆ خۆمان من هەمیشەوە متووە ئەگەر ئێمە خۆمان خۆش نوێ نیشتمانشمان خۆش ناوێت کەواتە ئەمە ئەبێ ئێمە سنتەر بین واتە مرۆڤ لەم هەڵمەتەیە سنتەرە بۆ ئەوەی لە ژینگە یاژی وە گرنگترین ڕەگەزی ژینگەشە ئێمەی مرۆڤ کاڵم ئێمە مرۆڤین سنتەرین ینی بۆ مانایی کە بێت دەستمان لە ژیانەوە و سەوزکردنەوەی سروشدا هەبێ و کەمترین هەوڵمان بۆ تێکدان سروش بێت ئەگەر بتوانین هەر نەبێت. ئێمە وەکو تۆڕی زاگرۆسانە داوا لە هاوڵاتیانەکەین لە هەموو چین و توێژەکان کە هەر کەس لە لای خۆیەوە هەست بە بەرپرسیارەتی بکات و دەست بکات بە زاگرۆسانە تەنها بۆ گروپ و ڕێکخرا و سنتەرێک نییە زاگرۆسانە بۆ هەموو کوردێکە هیوادارم هەر کەس لە لای خۆیەوە هەست بۆ بەرپرسیارەتی بکات و هەڵسێ بە هەڵمەتی زاگرۆسانە.